بزانە چۆن کەوتونەتە بوختانکردن بۆ مامۆستایەک. ئەمە قسەی لەگەڵ ئافرەتێک کردووە بە حسابی خۆیان لە عالەمی تەکنەلۆژیا زۆر ئاسانە دەنگێکی من وەربگیرێ بە دەنگی تۆ جنێوبەی دوایی بکرێ بە دەنگی من. چییە ئەوە؟ هەر زۆر ئاساییە. وێنەیەکی تۆ بێنن سەری کەسێکی تری بخەنە سەر. چی مشکلەیەکە ئەوە؟ چەند ئاسانە بەلایەوە کەسانی کە پسپۆڕن لەو مەجالە. درۆیەک دروست کراوە و بوختانێک دروست کراوە، ئیتر شەو و ڕۆژ هەمووی شێریەکە، هەمووی بڵاویە کاتەوە، هەمووی کلیکی لەسەرەکە. بوختانە و درۆیە و گورگ چەند بەری بوو لە خوێنی یوسف. ئەو کەسە ژەونە بەریە لەو تاوان و بوختانی کە بۆ یەکرێ. بوختان بۆ پێغەمبەر کرا صلی الله عليه وسلم. بوختان و درۆ بۆ دایکمان کرا عائیشە. خوای گەورە لە سوورەتی نور دە ئایەتی ناردە خوارەوە. هێشتا خەڵک دەڵێن عائیشە زیناکارە. بۆ ئیمام شافعی ڕەحمەتی خوای لێبێت تۆمەتی زینا کراوە. ئیتر من و تۆ چین؟ خەڵکێکی منافق و خەڵکێکی دووڕوو و خەڵکێکی دڵنەخۆش. ئێمە چین؟ با بوختانمان بۆکەن بە ئارەزوی خۆیان. ئیشی منافق ئەوەیە. سەحابە فەرمون المؤمن يطلب المعاذير. کەسێ ئەگەر باوەڕدار بێ عوزرە هێنێتەوە بۆ تۆ، بەهانەت بۆ هێنێتەوە. والمنافق يطلب الزلات. تۆ ئەگەر بە خێزانەکەی خۆ لە تەلەفۆنەکە بە قوربان و بە ساقەی بی، ئەگەر بێت تۆم دەنگە هاک بکرێ و بڵاو بکرێتەوە، هەر لە ژێریا بنووسێ هاچیڵێ بە ئافرەتێک، ئیتر کەس گومانی خێر نابە جاکاکە چیە لە خێزانی خۆی نەبوو. مەسەلەن ئەمە نمونەیەکە بۆ توێ هێنمەوە. یەکسەر یەکسەر تۆ دڵت نەخۆشەکەوێ، خوا بمان پارێزێ. ئەوە هەمووی شەیطانە. ئەوە شەیطانەکە دەوەندە زاڵە بەسەر تا بگری بۆ خۆت، بگری بۆ خۆت. قڕبەسەری بۆ ئەوەش کە بە کلیکێ درۆیە کاتاچێتە ئەو سەری هەموو دنیا لە سەعاتێکە هەزارەها و ملیۆنەها کە زەیبینێ. قڕبەسەری بۆ ئەو کەسانی کە درۆ بڵاوەکەنەوە. المؤمن يطلب المعاذير. مسلمان و باوەڕدار عذر و بەهانە ئەهێنێتەوە بۆ براکەی. بەڵام والمنافق يطلب الزلات. کەسی منافق هەر بە شوێن عیبە ئەگەڕێ. شر الورى من بعيب الناس مشتغلا مثل الذباب يراعي موضع العلل. إمام شافعي فرمي خراب تريني خلق ئەوەیە کە هەمیشە بە شوێن عیبی خەڵکە ئەگەڕێن، وەکو مێژوان بەسەر پیسیەوە نەبێنانیشن. ئەو هەموو چاکەیەکە یەکێ باسی ناکە. بەڵام لەگەڵ هەڵەیەکت لێبوو بۆ من مەلائیکەتم، تۆ مەلائیکەتیت. پێغەمبەر فەرمێ صلى الله عليه وسلم لو لم تذنبوا والذي نفسي بيده لصحيح إمام مسلم والذي نفسي بيده لو لم تذنبوا لذهب الله بكم. سوێن بەو خوای کە نفسی منی بەدەست ئەگەر گوناح نەکەن خوایە ولا ئەبە ولجاء بقوم يذنبون. قومێکە هێنێ کە گوناح بکەن ويستغفرون، داوای لێ خۆشبوون لە خوا بکەن فيغفر الله لهم. خوای گەورەش لێیان خۆش بێ. هەموو کەسێکەوێتە تاوان. باشە ئەگەر ئینسان بشکەوێتە تاوان ئەبێت تۆ ئاوا باسی بکەی، ئەبێت تۆ ئاوای حەیای بەری، ئەبێت تۆ فەزحی بکەی بۆ لە خۆت ناترسی. خوای گەورە فەزحی بکا لە ناو ماڵەکەی خۆت. ومن ستر مسلما ستره الله في الدنيا والآخرة. پێغەمبەر فەرمێ صلى الله عليه وسلم کەسێ ستری مسلمانێ بکە، خوای گەورە لە دنیا و لە قیامەتە سترێکە و عیبەکەی بۆ داپۆشێ. سیفەتی من و تۆ ئەوەیە، نابێ باسی عیبی خەڵک بکەیت. خۆ لەکوێیت؟ هەزار عیبە هەیە، هەزار عیبە هەیە. ئێمە چیمان پێکراوە لە چاو خەڵک؟ خەڵکێکەیە میلەتێک گەڕاوەتەوە لەسەر دەستی، قسە بۆ میلەتێکە. هەزارەها کەس لەم دنیاە سوودیان لە قسەکانی بینیوە. تۆ چی ناشرینیەکەی قوڕ بەسەرت، جینایەتی بەرامبەرەکەی، بغز و قینت هەیە، حەسوودی. نابێت لە خوا بترسە، بگەڕێرەوە بۆ لای خوا. پێغەمبەر فەرمووی صلى الله عليه وسلم إذا حدث كذب، کە قسەکە درۆکە. با هەمومان بگەڕێینەوە بۆ دینی خوا، با هەمومان دەست لە خراپەکاری هەڵبگرین، با هەمومان دەست لە درۆ و لە بڵاوکردنەوەی درۆ هەڵگرین، واز لە بوختان بهێنین. ئەسڵ لە مسلمانەوەیە کە مسلمان کەسێکی بەریە. ئەگەر بە چاوی خۆشت بیبینی کە تاوانەکە، حرامە تۆ لەناو خەڵک باسی بکەی، چونکە خوای گەورە فەزحتەکە. چ جایەوەی کە تۆ هەر تەنیا قسەکە ئەبیسی لەناو خەڵک. كفى بالمرء كذبا أن يحدث بكل ما سمع. پێغەمبەر فەرمێ صلى الله عليه وسلم بەسە بۆ ئینسانونە درۆزن بێ، هەرچی ببیستێ و بیجێڕێتەوە. باسی فەتە جوانەکانی پێغەمبەرمان تیا بێ صلى الله عليه وسلم. با بترسین لەم نیفاق و دووڕوویە هەتا خوا بمان پارێزێ، خوای گەورە نەمان خاتە ناو دۆزەخ. إن المنافقين في الدرك الأسفل من النار ولن تجد لهم نصيرا. منافق كان لجيري جيروي جهنم، كسي جنيه پشتیوانیان بێ، کەس نییە تکایان بۆ بکە.
کەس نییە شەفاعەتیان بۆ بکە هەرە گرین هەتا فرمێسکی ڕوون تەواو بێ فرمێسکان بێ بە خوێن هەتا و کاتی کە پێغەمبەرە فەرمێ صلی الله عليه وسلم لو أجريت فيه السفن لجرت ئەوەندە ئەگرین ئەوەندە فرمێسک زۆرە بێ ئەگەر کەشتێک بەناویە بڕوا دەڕوا ئەوە ئیشی منافقەکانە هەر گریان و شین و ڕۆڕۆ ئەهلی بەهەشتیش ئەگەر خوای گەورە کەسێ بخاتە بەهەشت سات بە سات خۆشتر شتێکی بۆ ئامادە کردووە چاو نەیبینیوە گوێ نەیبیستووە ولا خطر على قلب بشر بەدڵی هیچ کەسێکیشان نەهات